تاران زانیاری نوێ لەبارەی هێرشەکانی دوێنێ ئاشکرا دەکات. پەیامی نوێی ئێران لەبارەی هێرشەکانی سەر ئیسرائیل چییە؟ ئایا ئەمریکا لە شەڕەکە تێوە دەگلێت؟ عباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لە تاران ڕایگەیاند هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل ئامانجەکانیان بەدی هێنا کە ئامانجەکان تەواو سەربازی بوو. ئەوە دوای ئەوە دێت شەوی ڕابردوو تاران هێرشێکی سڕی موشەکی کردە سەر تەل ئەبیب. وەزارەتی دەرەوەی ئێران باسی لەوەش کرد تاران پێچەوانەی ڕژێمی زایۆنی هیچ هێرشێکی نەکردۆتە سەر ئامانجی مەدەنی. ئەوە ڕژێمی زایۆنیە هێرشکردنە سەر شار و خەڵکی بێتاوانی کردۆتە خوو. بەپێی خەمڵاندنەکانی ئێران نزیکەی 90% موشەکەکانی گەیشتوونەتە سەرخاکی ئیسرائیل و ئامانجەکانیان پێکاوە. وەزیری دەرەوەی ئێران لەگەڵ ستایشکردنی هێرشی وڵاتەکەی بۆ سەر ئیسرائیل وتی کارێکی بوێرانە و وەڵامێکی گونجاوی ڕژێمی زایۆنیان دایەوە. جەختیشی کردەوە ئەمریکایان لە هێرشەکە ئاگادار نەکردوتەوە. تەنها دوای هێرشەکە هۆشداری بە واشنگتن دراوە کە دەزوەردان لە دۆسیەکەدا نەکات. ئێران جارێکی دیکە هۆشداری بە ئیسرائیلدا وەڵامی هێرشەکەی نەداتەوە و هێرشی تونتر دژی ئەنجام نەدات. عباس عێراقچی وتی تەنها وەڵامی ئیسرائیل نادەینەوە بەڵکو وەڵامی لایەنی سێمیش دەدەینەوە کە پشتیوانی ڕاستەوخۆی ئیسرائیل دەکات. جێی باسا بەهۆی هێرشەکە ماوەیەکە ئاسمانی عێراق بەڕووی گەشتە ئاسمانیەکان داخراون. بەهۆی ئاڵۆزیەکەش لە دوێنێوە داوی عێراقی 2000 دینار بەرامبەر $100 بەهاکەی لەدەستداوە. چاودێران پێشبینی دەکەن ئەگەر هێرشەکە بەردەوام بێت بەهای دینار بەرامبەر دۆلار زیاتر دادەبەزێت.